من لێرای بەڕم یەک دەقەیەکیشتان پێڵێم جوانترین بەشیەوەیە کە مەولانە لە زمانی خۆ کە وەحی بۆ موسا هەنێرێ کە چاوەڕێوە بکەن کە موسا لەگەڵی پێغەمەری خوا بوو هاتووەم قسانی بەم شوانەوتوە چاوەڕوان کەم بزان خۆی گەورە چی بە موسا هەڵێتوانێ ئەوە جوانترین ئیتر ئەو تەزێنێ بەس باجارە موسا بڕوە. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش چۆنن هیوادارم باش بن. من یادم ئەمەش یەکەم ڤیدیۆمە ڕاستەکەی یەکەم ڤیدیۆ نییە کە ڕێکۆردی کەم بەڵام یەکەم ڤیدیۆمە کە بەم شێوەیە ئاوا بە مایکی باش و اینجا ڕاستەکەی من ئێوە ناناسم بەڵام ئەمە ماڵی منە ئێرە ماڵی منە و ئەمەش یەکەم ڤیدیۆمە بێ و نیازمەیە کە بەردەوام بم. ڕاستیتان بێ پێم وایە چیرۆکێکم پێ بۆ جێرانەوە یعنی زۆر لە دەمێکە من ئارزویەوەکەم کە ڕۆژێکاوە لەسەر مایک قسە بکەم و خەڵک گوێم لێ بگرێ و بەس تا ئێستا هەستم کردووە شتێکی وان پێ نییە بۆ جێرانەوە دیگەنا چەند جار هەوڵم ماوە بە شێوی جیاواز بەس ئێستا مایکەکەم باش گرتووە بەس ئێستا هەستەکەم بەڕاستی چیرۆکێکم پێ بۆ جێرانەوە و با زۆر درێژی نەکەمانێ خلاصەیەکتان پێڵم لەسەرەوەی خلاصە چییە ینی پێشەکیەکتان پێڵم کە قەرار چه خەبەرە. من تۆزێک شەرمەکەم لەبەر کامێرە بۆیە ئەوڵ داوای ئەوواکەم کاگەر تۆش یەکەم جارتە ئەم ڤیدیۆە بینیت پشگیری من کە لە شوێنێک بینیت ئەگەر یوتیوب بوو کە من خۆم بۆ یوتیوب دروستم کردووە سابسکرایب کەناڵەکەم بکەن و کۆمنتیش بنووسن ئەگەر لە کۆتایە لە لاتان جوان بوو ئێستا ناجارێ. اینجا ڕاستەکەی ماوەیەکی زۆرەوە تقریبا 1-2 مانگێکە بیر لەواکەمەوە کە ئەو مایک بێنم و دەستکەم بە قسەکردن بەڵام سەختت بۆی کە لە چۆ دەست پێ بکەم زۆر بەشێکی قورس بوو کە لە شوێ دەست پێیەکی چکە تۆزێک شتەکانی من زۆری نییە زۆر باو نییە زۆر شتێک نییە کە خەڵک پەسەند بێ زۆر لەلایەنەوە باو بێ و زۆر ئەوانە نییە لەبەرەوە هەبێت تۆ بە جۆرێک قسە بکەی کە مەسەلەن مڕاعاتی دڵی کەسەکانی چواردەوری شێ بکەی مڕاعاتی دراوسێکەتان بکەی مڕاعاتی خزمەکەتان بکەی مڕاعاتی مامۆساکەت بکەی مڕاعاتی مشتەرێکت بکەی بۆیە یعنی زۆر قورس بوو یەک جاریان هەوڵم ما ڕاستی ئەم بێ هەوڵم ما ڤیدیۆیەکشم ڕێکۆرد کرد بەس تایە هەستم بە خەشمە کرد تایە هەستم بە کینە ئەکرد یعنی جۆکەیم بەدڵ نەبوو بۆیە ئەپلۆدم نەکرد هیتوای لێ هاو بەخوام پسپارتم خوای گیان داوا لە خۆتەکەم یارمەتی من نازانم چۆن ئەمە حل بکەم ئەو مۆزوعە لە چوە داغڵ بم. ئیتر ڕاستیتان بێ دوێنێ شۆ گەشتم بە یەک شتی زۆر جوان چیلۆ جوانتر لە دەمی مەولاناوە باسیکە ئەوەی کە هاتەوێت و ئەوەی کە بۆت نایەتە سەر زمان لە زمانی مەولاناوە بێنیتە سەر زمان چکە ئەو زۆر یعنی لە سەی قسەکانی عیشق و خۆشەویستیە بۆیە بڕیارم ما کە یەکەم ڤیدیۆ وەکو پێشەکیەک باسی چی بکەم باسی چیرۆکێکی ناو مەسنەوی معنەوی بکەم کە هەڵەبی ئینشاڵڵا هەڵەبی وتمان چیرۆکێکی ناو مەسنەوی معنەویە کە کتێبی مەسنەوی معنەوی ئی جەلالەدینی ڕۆمیە مەولانان شاعیر و عارف و یعنی نووسەرێکی زۆر گەورەی فارسن کە زۆر شانازی پێواکەن مێژوەکی تقریبان 700-800 ساڵ پێش ئێستەیە و لە منتیقەی ئەو کاتە ئێران بۆ بەس ئێستا منتیقەی ئەفغانستان و ئەوان هەیە لە دوای ماوەیە گەچێ بۆ تورکیا و منتیقەی قوم و ئەو شوێنانە وەڵحاڵ گیانی زۆر گرنگ نییە ئەوەی کە چیوتووە گرنگە مەولانا یەک جیاوازی هەیە مەولانا خۆی لە سەردەمانێکا کەسێکی دیندارێکی مەسەلەنەوەی کە لاها علمی عالم بووە لە دینی خۆیە
باشە هەمووی کە بە پێی شریعەت و هەموو شتێک ینی ئەو کاتەش تەلەبەوهینی هەبووە کابرایکی زانا بووە کەسێک پامێکی بۆ یێنێ کەسێک ئیتر نازانم داستانە تۆزێک من نامێت کات بۆ کوژم لەوانێ زۆربەتان بیسبێتان یعنی لەسەری بزانن کەسێک بەنای شەمس تەبرێزی یەت قسەی لەگەڵاکات خۆی پێناسێنێت و ینی بە جۆرێک لە جۆرەکان پامێک بۆ ئەمین سانە هێنیان پامێک ئەیە بە گوێیاکە بە ئاگایە هێنێتەوە یعنی تێگەێنێکە تو تایسە لە خەوێکی زۆر قوڵا بووی و بۆ یەکەم جار مەولانە بە ئاگای هێنێتەوانێ بۆی زۆر مەولانە پێی کاریگەرە بێ لە دوای ئەوانێ ئەو لەوەوە کە دیندارێکی بۆ جۆرە بێت ئەگۆڕە بۆ عارفێک یەک فەرقی بچووکی بینی ینی جیاوازی کە گۆڕاوە بۆ ئەوە مەسەلەن چی گۆڕاوە خۆجلەکانی مەسەن قاتی لەبەرکردنەوە بۆ این باخی بەسوە نا ئەوانە فەرقی بینی دیندار و عارف چییە؟ دیندار خۆی وەکو عەب دەبینێ و گەورەکەی ینی دروستکەرەکەی خۆی وەکو شایانی پەرستنە ینی پەیوەندێکی بەم جۆرێ پەیوەندیەکە کە تۆ منت دروست کردووە و من بەندەی تۆم نۆکەری تۆم و من تۆ پەرستم عارف بەم جۆرە نییە ڕاستە تۆ منت دروست کردو بەس با تێبگەی مەسەلە چیە ئەو نزیکترە ینی زۆر جار مەسەن عاشقە بن ئێستا مەولانە عاشقی دروستکەرەکەیە بێت ئەکیتر بۆ منە خوای ئێمە ینی پەیوەندیەکەیان فەرقەکە عارف بەم جۆرە مەولانەش ئەوێ بە عارف لە دوای ئەوە وەکابێ بە عارف شەمس چی لەگەڵ مەولاناکار ئەوەی من بزانم کە خاڵیە کاتەوانێ ئەو کاتی کە خاڵیە بێتەوە بۆیە ئەم کتێبی مەسنەی معنەویش ڕاستێکی بە نەینامە دەست پێیەکات چکە تعبیرێکی زۆر جوانە باسی نەیەکە کە چۆن خاڵیە بێتەوانێ چە اینەکە ئەمیش مەولاناش خاڵیە بێتەوە ینی خاڵێ بێتەوە لەو شتە دنیاییانە و لەو شتانی کە ئێمە ئەمڕۆ لەوانێ زۆر مەشغوڵیانین ئەو زۆربیانی بەدەست هێنابێ مەسەلەن ناوبانگت هەبێت و ژینی جوانت هەبێت و ئیتر چزانم تەلەبەت هەبێت و گوێگرت هەبێت و ئەو شتانی بەدەست هێناوە بەڵام معنایەکی وایان نییە لە ژیانیە بەس ئەو کاتی کە لەسەر و ئەوانەوە جیهانێکی تری پیشان ئێن یان معنایەکی تری پیشانێن گەورەتر لە هەمووانە ئیتر حەیرانە بێ سەرگەردانە بێ ینی شتەکانیشی خواڵ ناگرێ ئەو نەجوانن ئەو نەشیرینن لە دڵی هەموو کەسێکا شیرینە هێواشتر قساکەم بۆی تۆزێک ڕۆمانسیش بێ هێواشتر قساکەم و مایکەکە نزیکتر بێ تاو اینجا وتم من نامێت دابڕاوم لە نایلە لەو مۆزوعانی کە لە کۆمەڵگای هەیە بەڵام ئەو مۆزوعانی کە لە کۆمەڵگا شاهان ئێستا خۆتان شاهدن مثلا تۆ بێ لەسەر هەشتێ قسە بکەی ئەو نە پێیجوین هەیە یەکسەریان ڤیدیۆیەکت لەسەر دروست دەکەم فڵان کەسی کوڕی فڵان کەس ئەوەنجانی کە ڕسمەکە دێتە پێشە و دانێ قساکاڵە چۆن فڵان کەس ئاوای لە فڵان کەس کرد ئیتر خەڵکیش کۆمنتە نووسێ خۆیان خاڵیەکەنەوە بۆیە بێ هەی ڕاستێکیشە باکم پێی نییە گە باکم پێی بۆیە ئەمانم ناکرد بەڵام ینی کاڵم ئەمانم ناگە خۆ این نیە بەس درێژی نەکەمەوە هەناڵم من تۆزێکینم تۆزێک غرورم هەیە یەکسەر ئەو بۆی جاری پێشور ڤیدیۆکەم ئەپلۆد نەکرد یەکسەر عینی قاتی مۆزوعەکەکەم بە داستانێکی ناو مەسنەی معنەی دەست پێیەکەم داستانی موسا پێغەمبەر موسا لەگەڵ شوانێکە چوپانێکە شوان ئەوە بڵێم من زمانی فارسێکەم یعنی ڕاستەکەیتان بێت لە کوردێکم باشترە بەڵگەش بۆ ئەوەیە کە ها ئینسان لە مێشکی خۆیان بە زمانێک لەگەڵ خۆیان قساکە ئەوە هەموو کاتێک قسە لەگەڵ خۆتاکەی من تقریبان 5 بۆ 6 ساڵە بێ کە ئەو زمانی ناو سرم کە قسە لەگەڵ خۆما پێیەکەم بە فارسی قساکەم لەگەڵ خۆما ینی بۆ ڕادەیە فارسەکەم باشە بەڵام ئەم کتێبە ئەم قسانە ئەم کەلیمانە لەبەرەوەی 700 ساڵ پێش ئێستەیە زۆری فەرقە لەگەڵ فارسی ئەمڕۆیە زۆر نا بەڵامیتە فەرقی زۆرە هەتا فارسەکان خۆیان نەگەریشێک مەسەلەن نەبێ کەسێک مامۆسایەکی ئەدە پشتێک بۆیان ڕوون کاتەوە تا بتوان بە جوانی لێ تێبگەن بۆیە بەڵام من ئەوەی کە لێرە تەرجمەیەکەم لی بەرپرسم ئەوەی کایڵم لی بەرپرسم کە بە دروستی تەرجمەیەکەم بۆیە خەمتان نەبێ باشە لەسەر سیقە چاو بنوقێنەوە چیرۆکەکە بەم جۆرە هەیە با ئەمەش بڵێم موسا ڕۆژێکیان شوانێکە بینێ کە خەریکی عیبادەتە بە شێوەی خۆی خەریکی عیبادەتە مەسەلەن دانیشتووە دەردە دڵ و ڕاز لەگەڵ خۆیاکا و ستایشیەکا و بەس پێش ئەوەش با یەکشتی تر بڵێم ئەم بەزمی ئەمە یەکشتی تر بڵێمە زۆرە خایەنێ بەڵام یەکشت کە لەسەر موسا زۆر عەجیب و غەریبە ئەوەیە کە موسا تاکە پەیامبەرێکە خۆی گەورە خۆی قسەی لەگەڵا کرد بێ
ئەوانێوانی تر هەمووی بە ڕیسال و بە مەسج و پەیامە بەس موسا خۆی گەورە خۆی ڕاستەوخۆسی لەگەڵا کردووە. من یەک شتیش کە لەسەر موسا بیزانم لەسەرم کتێبەش نەبێ یەک شت کە لەسەر موسا بیزانمەوەی کە موسا ئینسانێکی زۆر بەهاوڕ بەخۆبوون و یعنی زۆر ڕێز بۆ خۆی داهێنێ مەسەلەن لە زۆر شوێنە هەتا پێغەمبەرە بێفەرمانی قسەکانی خواکە ئەو خۆی شتێکی سەیرە بۆچی خۆی گەورە ئەمە هەڵەبژێرێ و پەیامبەر لە کاتێکا زۆر کات خوا شتێکی پێڵێ چ نایکات من و تۆ خوا شتێکمان بێ بڵێ نایکەین لەگەڵەوە شاخوای گەورە بۆچی ئەوی هەڵبژاردووە ئەمە خۆی شتێکی سەیرە وامان لێکا بڵین لەوانەیە خۆی گەورە خۆی ڕێز بۆ کەسانەدا بنێگە خۆیان ڕێز بۆ خۆیان دانێن و هەر بەندەنی نەرا نۆکردم و ئەوە نی تۆزێک لەوانەیە خۆی گەورە و ئینسانانی کە ڕێز بۆ خۆیان دانێن و خۆیان لە ئاستێکا بینن کە بیر لە دروستکەرەکەیان بکەنەوانێ و ستایشی بکەن و خۆشیان بێت و بیری لێ بکەنەوە زیاتر ڕێزیان بۆ دابنێ ئەمە لەوانەیە دەلالت لەوە بێ با یەک چێکی شتەکان کە بزانم ڕێکۆردێشت مەزبوطە چخوا برێ ئەو پەڕێکی چخوا ڕێکۆرد نەبووە نایەوێت ئەم کتێبی مەسنەی معنەوی ئیتر بزانم بەناوبانگترین و جوانترین کتێبی مولانە من تقریبا 3 ساڵێکە بێت هەمە بەس زۆری تایەکە نەم خوێندۆتەوە زۆر کەمم لێ خوێندۆتەوە زۆریشە بزانم چەند لاپەڕەیە وەکو لاپەڕە تقریبا 1200 لاپەڕەیە اینجا ئەمە 6 دەفتەرە لە ئاسڵا خۆی کتێبی مەسنەی معنەوی بەڵام لەم کتێبە هەر 6 دەفتەرەکە کراوە بە یەک دانە کە ئەی خوێنمانی جۆلۆ بگرن کە چ داستانێکی جوانە چ چیرۆکێکی جوانە چەند شایانیەوەیە کە ئینسان چەندها جار بەبیر خۆی بێنێتەوە چیرۆکە و یەک ڕابطینەوە بە کۆمەڵگای کوردی خۆمان کۆمەڵگای جیهان و کوردی بە تایبەت کە ئێمە ئێستا پێتان ئاڵەمە بەستەکە لە چیایە کاڵم گریبینەوە بە کۆمەڵگای خۆمان لەبەرەوەی ئێمە لە کۆمەڵگایەکەن کە ڕۆژانە لە دار و دیوارەوە کافرمانەکەن شتێکەکەی تۆ کافری ئەوە وانە ئەوە نابێت ئەوە هەر کەس هەڵەسێت خۆی وەکو ئەوە پیشانەیە کە ئەو شتێک زیاتر لەسەر خوا ئازانێت و ئەو پیوە ئەو شتە ڕاستەکە ئازانێت لەسەر خوا و ئەو شێوەی کە ئێمە خواپەرستیەکەین یا ئێمە دیندارین کافر بوونە. ئێستا ئەم چیرۆکە لە زمانی مەولاناوەیە باسی موسا و شوانێکەکە کە خواپەرستیەکە ئێس بۆ لۆ زیاتر نەڵێم چیرۆکەکە خوێنمەوانێ لەگەڵەوەی کای خوێنمەوانێ بۆتان تەرجومەکەم هەوڵێم بە کورتی و بە پوختی و بە جوانی تەرجمەیەکەم بە دروستیش تەرجمەیەکەم و ئەگەر لە شێوازی خوێندنەوە کە غەڵەتم کرد داوای لێبوور نەکەم و معنای ئەوە نییە کە لی تێناگەم بەس ئەوەی تۆزێک وەک گوتم قورسام کەلیمانە بۆ منیش نامۆن بەس وەکو معناکەی یعنی پێش ئەوەی کە هەتا خۆم تەرجمەیەکەم هەنیشتی تا بۆ کە نەمزانیوە دڵنیام لێ کردوێتەوە بۆیە خەمتان ناوێت وە گوتم بە خەیاڵی ڕاحەت بەم جۆرە دەست پێکات اینجا هەمووشی سەیەکەن ئەم کتێبە هەمووی چیرۆکە باشە هەمووی چیرۆکەکانیش یەک لە یەک جوانترن ڕاستیتان بێ لە هەمووشی جوانترەوەی کە هەمووشی لەسەر شێوازی شعرە چیرۆکەکە یعنیەوە نییە یەک چیرۆک بە مەسەلەن وەکو داستان ڕۆمان بێت مەسەلەن ئەم بەری بیتەکە شعرێک شتێکە ئەو بەری تەواویەکە زۆر جوانە سەبا من بخوێنمەوانی تێگەن مەسەلە چێ لێرە دەست پێەکەم یعنی خۆی داستانەکەی لێرە دەست پێەکە تقریبا ئەڵە دیت موسی لێرە بە معنای موسایەت بەس بە موسی ناوەهێنرێ ئەڵە دیت موسی یەک شوبانی ڕا بەراه یعنی موسا چوپانێکی بینی شوانێکی بینی کە خەریکی ڕێگا ڕۆشتن بوو کۆهیمی گفت ئەی خودا و ئەی ئەللا یعنی کە چوپانەکە هەر بەدەم ڕۆشتنەوە هەروتێتی ئەی خوا و ئەی ئەللا و ئەوانە چی وتووە سەی قسەکانی گەن چەند جوان وەقسی شوانەکەی ئەڵێ تۆ کجایی تۆشەوەم من چاکرێت چارەقت دووزەم کنم شوانە سەرت ئەڵێ تۆ لەکوێی تا من ببمە نۆکەری تۆ ئەمە شوانەکە لەگەڵ خۆی لەگەڵ خۆی قساکەم ئەڵێ تۆ لەکوێی تا من بێن ببمە نۆکەرت چارەقت دووزەم کنم شوونە سەرت ئەڵێ ینی پێڵاوەکانت بۆ بدورمانە چارۆق لێرە بمە بەسی پێڵاویت ئەو کاتەوەیان پێوتێ کنم شوونە سەرت ینی مووەکانە بۆ شانەکەم جامەت شویم شوبشهایت کوشم شیر پیشت آورم ئەی مەحتەشەم اینا ئەمانە هەمووی وەصف و سەنان لە بەرچی ینی هەر وەصفەکە هەرەڵە ئەگەر تۆ لێرە بوویتایە مەسەلەن شیرم بۆ ئەهێنای ئاوام بۆ ئەکردی ترمە ڕات دەستەکەت بوسم بمالم پایەکەت ینی دەستەکانت ماچکەم پاکانت بلێسموانێ بەخت خۆب ئاەت برو بەم جۆیەکێت ینی کاتی کە کاتی خەویێت
جێگەکەت بۆ ڕاخەم و بۆت گسک بم و هەڵ جێگەیەک پاک و تەمیزت بۆ ڕاخەم جەسێکی چەند لە دڵەوە ئەم شوانە قسە لەگەڵ خۆیەکە لەگەڵ خۆی خۆیان ئەو موساش گوێی لێیە ئەی فەدۆی تۆ هەمێ بوسهای من ئەی بەیادت هەی هەی و هەیهای من ئەی خۆی چەند جوانە بەزوا تەرجمەیکەم ئەڵێ ئەی بە قوربانی تۆ بێ هەموو بزنەکانی من ئەی فەدۆی تۆ هەمێ بوسهای من ئەڵێ بە قوربانی تۆ بێ هەموو بزنەکانی من ئەی بەیادت هەی هەی و هەیهای من یعنی ئەی هەر بەیادی تۆ هەی هەی و هەیهای و کاتێکە ها شوانێک مەڕەکانی بانگە کاوەڕاڵێ ئەی بەیادی تۆیە کە من ئەوە ئاکەم یعنی تەنانەت ئەوەش بەیادی تۆ ئاکەم تعبیرە جوانە ئەی نەمات بیهوده من میگفت اون شوبان گفت موسی با کیستی ئەی فلان ئەڵێ ئەبەم جۆرە شوانەکە خەریب و چرت و پرتێوت ینی قسەی هەڵات و پەڵیتیا کرد موسا وتی ئەوە لەگەڵ چێتە فلان کەس یعنی لەگەڵ چی قساکەی و بەس چێکەی کابرای شوانی جوابی موسایەتەوە ئەڵێ لێرە نووساڵە گفت با اون کس که ما را آفرید این زمین و چرخ از او آمد پدید سێ جواب جوانە ئەڵێ من لەگەڵ ئەومە کە ما را آفرید یعنی کە ئێمەی دروست کرد ئەڵێ من لەگەڵ ئەومە کە ئێمەی دروست کرد این زمین و چرخ از او آمد پدید یعنی ئەم زمین و چرخ و گردونە لەوە هاتە بوون من لەگەڵ ئەومە کە ئاڵم وەرە بە ئاوات بۆ بکەم و قاچت مەساجکەمەوە انجاله لراله گفت موسا هی بس مدبر شدی خود مسلمان ناشده کافر شدی یعنی الله کوایا خرابته نگشتم راسته گشتم کوایا مدبر یعنی قبلی حماقت کرد و چوزام شدی کلو شویه خود مسلمان ناشده کافر شدی یعنی هشت نوی با مسلمان البته او استعاره چی پیلن یعنی نمونه اهنت حالا هشت نوی با مسلمان کافر بوی خود مسلمان نشده کافر شده یعنی اشت ایمان نینا کافر وی این چه ژاژ است این چه کفر است و فشار پنبه‌ای اندر دهان خود فشار پنبه‌ای اندر دهان خود فشار حالا اما چیم جاو ناوتا توانه و اما کفر و حالیتو پلیتا پنبه‌ای اندر دهان خود فشار یعنی مفضل برو بلوکه بینو بخردم تو گازی لی بگرم پشتر لو حالا گند کفر تو جهان را گنده کرد کفر تو دیبای دین را ژنده کرد گندی یعنی بوگنی کفرکی تو جهانی بوگن پیکر یعنی اون کفرکو گوره بو کفر تو دیبای دین را ژنده کرد یعنی کفری تو قبل اگر دین حجابی کی هبه لچکی کی هبه جلی کی لبر هبه جلگانی دری لبریه اون کفرکو ناشریم جالی را هر موسی بردامه به الله طارق و پاتابه لایق مرد تراست آفتابی را چنین ها کی رواست الله چارقو یعنی پیلا و پاتابه لایق مرد تراست یعنی لایق توه با تو باشه اوشتنه او پیلا اوشتی بس یکی آفتابی را چنین ها کی رواست یعنی میش تقریبا بسیاری الله یعنی کی وکبله با او پیسی با مثلا خور بدروشه تو یعنی لب جوره یعنی اشتیکی لوه ایتم موسی هر الله بردام به الله گر نبندی زین سخن حلق را آتشی آید بسوزد خلق را الله گتون دم دانخیل وتنی ام قصه هینانو آتشی آید بسوزد خلق را آگری گید که همون خلق سوتینه یعنی اونه خوا عصبیه به آتش گر نامده است این دود چیست جان سیه گشته روان مردود چیست الله اگر آگر نهاتوا ایم دوکالی چی است ها یعنی او قبلش تک تازه قومایشه الله اگر آگر برنبو آگر هل نصاولک کونو کائنات بام قصانی تو ام دوکالی چیه جان سیه گشته روان مردود چیست الله یعنی اوی که جان سیه گشته یعنی جان رجبو لناخ و درون رجبو مردود چیست یعنی درون مردود چیه هکار چیه اگرم دوکالینه گر همی دانی که یزدان داور است جارو گستخانی رو ترا چون باور است یعنی الله اگر تو برواد بوه که خود دادوره و هموشتک آزانت که هم جاو قصب قرآن خود چون اجازه به خود هم قصب قرآن بگی
جا من لێرای بەڕم یەک دقەیەک شتان پێڵێم جوانترین بەشیەوەیە کە مەولانە لە زمانی خوا کە وحی بۆ موسا هەنێرێ کە چاوەڕێوە بکەن کە موسا لەگەڵی پێغەمەری خوا بۆ هاتووەم قسانی بەم شوانەوتوە چاوەڕوان کەم بزان خی گەورە چی بە موسا هەڵێتوانێ ئەوە جوانترین ئیتر ئەو تەزێنێ بەس باجارە موسا بڕوە دوستی بیخەرات خود دوشمن است حق تعالی زین چنین خدمت غنی است لێرەیە نکتەی زۆر جوانی تایە لە چاوی منەوە سێریکەن لێرەیە موسا لەگەڵەوەی کە هەڵبژێردراوی خوایە و پێغەمبەری خوایە بەڵام ئەکەوێتە غەڵەتێکەوانێ کەوێتە غەڵەتی ئەوانێ دواتر بۆتان دەرەکەوێت بۆچی کەوتۆتە غەڵەتەوە یعنی هەر لە چیرۆکەکەیە لە کتێبەکەیە پێگەین بەڵام ئەکەوێتەوە غەڵەتەوانێ کە پێی وایە بەس ئەمەزانێ شێوازی خواپەرستن چۆنە یان هەر ئەو شێوەی ئەو مەسەلەن خوا هەر ئەو شێوەی قبوڵەکە کە بۆ موسا ڕاستە بەڵام لێرە یەکشتی زۆر جوانە ئەوژەوەی کە ئەمەمان پیشانەیە لە قسەکانی مۆلانە لە زمانی موساوە کە خۆی یەدەم قسانە ئەکا قسەکانی شاملی خۆشیە بێ ینی خۆش یەگرێتەوانێ سەی کاڵێ چێڵێ ینی سەیک هەتا جاری وایە ئەگەر پێغەمبەر بیت و پەیامبەری خوابی ئەگەری ئەکرێتەوە مەبەستیەوە ئەکرێتەوە غەڵەت بکەیت ئەو زەمەتە لە قورئانی شاتوە کە موسا لە چەند شوێنە غەڵەت ئەکات و چوزام چیەکات و کەتنی زۆرە لێرە ئەڵێ چی ئەڵێ دوستی بیخەرات خود دوشمن است ینی موساوە ئەڵێ قسەیەکە چۆن قورسە تۆ ئەڵێ دۆستی ینی هاوڕێتی بەبێ عەقڵ بەبێ خێرات ینی عەقڵ خود دوشمن است ینی خۆی دوژمنێکە بۆ خۆی حق تعالی زین چنین خدمت غنی است حق تعالی ینی ئەو لا اله الا الله لەو پێویستی بۆ خزمەتانە نییە غەنیست ینی تێرە لەوانە پێویستی بۆ نییە با کەمی گویی تو ئین بۆ ئەم و خاڵ چی پێڵێ ئەو تۆ لەگەڵ چێتەوە ئاڵێ ینی ئەو قسانی کات کرد لەگەڵ چێت بوو بۆ ئەم و خاڵ ینی وەکو بڵێ لەگەڵ خزمەکانت بوو جسم و حاجەت در صفات ذو جلال ینی وەکو بڵێ باسی جسم و قاچ و قوڵەکەی لە صفاتی جەنت جەلال چوزام شیر که او نوشید که در نشونماست کێ جوانە وەڵای منەم و بەیتێکی سڕمەکە ئەڵێ شیر ئەها کابرای هود بەشی بەخوایەوت باشیر بۆ بێن مەڵێ شیر ئەوە ئەی نۆشێت کە لە نەشونەماست یعنی لە هینایە لە گەورەبوونایە لە هەڵڵانایە چارق و پوشید کە او محتاج پاست یعنی پێڵاو کەسێک لە پێیەکە کە پێویستی بە پێویستی بە قاچە ئەو پێویستی بە قاچ نییە قسەکانیشی جوانن موسا ور برای بندش از این گفتی تو اون که حق گفت او من است و من خود او براجە ئەمە هەر لە بنی هەمانەگایە من یەک شتان لەسەر مەولانە پێ بڵێم یعنی ئەگەر بێ شتەکانی بخوێنیتەوە گوێی لێ بگری بەعام لە هەموو سەردەمەکان و لە هەموو تێڕوانینەکانیە باسی وحدەت الوجودە یعنی باسی چیە وحدەت الوجود ئەگەر بە یەک دەقە باسی کەم بەو نەوعە بێتامەی ناکە ئێستا لێرە تۆزێک باسیەکەن جاجا بیسوومە مامۆستاوانە ینی ئەوە بێتام باسیەکەن ڕێکەڵی بەزمە ئەو وحدەت الوجودی ئەوان باسیەکەن بەس وحدەت الوجودی مەولانە وحدەت الوجودێکە کە باسی چیەکە ئاڵێ ئێمە هەمومان سەرچاوەکەمان لە ئەوەوە هاتوین یعنی ئەو ڕۆحی کردو بە بەری هەمومان لەوین بۆ لای ئەوی شەگەڕێینەوە و ئەم عاشقی و سەرچاوەیاڵە من لەو دەریای جیابوومەتانێ من تینووی ئەوم بگەڕێموانە من پێویستم باوە بەڵام ئەنجا لێرە ئاماژەی پێیەکە من بۆیە ئەمەم بۆ باسکردن لەبەرەوەی لێرە زۆر بە جوانی ئاماژە بۆواکەیتە خۆتان وەکیل بن ینی لە هەر شوێنێکیش گومانتان لەم تەفسیرەی بەندە هەبوو بچن بگەڕێنگردندا نازاوێ ئەڵێ بەرەوەی بەندەش هەست این گفتی تۆ یعنی ئەڵێ گەر بۆ بەندەی ئەوە ئەم قسەی تۆ ئەمی کە تۆ باست کردوتەوەرە بە قاچە بۆ لێ مەساج بۆ بکەم ئەگەر بۆ بەندەی ئەوە سێگە ئێرە زۆر بەقوتە ئەڵێ اون که حق گفت او من است و من خود او ئاسی چەند جوانە ئەڵێ اون که حق گفت او من است و من خود او یعنی ئەو کەسەی کە باسی حەقی کرد وەڵای بۆم تەواو نەکردن لەسەر مەولانە یەڵا بە باسی کەم مەولانە باوەڕی وایە کە ئێمە هەمومان ئەسڵەکەمان ئێمە نا مەسەلەن پەیوانە بۆ کە خۆی خوایە پێیوا بۆ کە خۆی ئەسڵەکەی ئەو ڕۆحەی ئەم کە لە ناو ئەمایە سەرچاوە ئەسڵەکەی ئەوە
و ئەو بەشەی ئەوە هاتۆتە ناو ئەمەوە کە ژیانی یاوەتێ کە حەزوری یاوەتێ کە هاتوانێ بژی ببینێ هەر کاتێکیش ئەمرێ ئەو گەڕاوەتەوە بۆ سەرچاوە ئەسڵەکەی خۆی و مەولانە لێرە خۆی لە هەموو کتێبەکان و چیرۆک و ژیانیا خۆی وەکو کەسێکە بینێ کە گیری خواردووە لێرە لە ڕاستیە هەڵێ کورە با زوو بمرم پیاوی چاپم بگەڕێمەوە بۆ لای ئەو من بیری ئەوەکەم من عاشقی ئەوە یعنی بەو جۆرەیە عارفی مەولانە بۆ جۆرێ زۆری جوانە لە کتێبەکانی لە شعرەکانی ئەگەر حەستان کرد لە کۆمنت تۆزێک بەشان و باڵما هەڵبن و بڵێن زۆر خۆش تەرجمەیەکەیت و ئاوای ئیتر من ئەتوان بەشی تریشتان بۆ تەرجمەکەم ئەنجا لێرە ئەم ڕستەیەمان باسە کرد وتی اون که حق گفت او من است و خود او یعنی چی؟ یعنی ئەوەی کە حەقی وت یعنی ئەوەی کە لە زمانی خۆی حەق هاتە دەرێ ڕاست بوو لەگەڵ خۆیە وعنی دەرونی زاڵ نەبوو بەسەریا کە لە حەق لابات یعنی ئینسانێکی ڕاست بوو ئەو زۆر گرینگە اون که حق گفت او من است و من خود او یعنی ئەو کەسەی کە حەقی وت ئەو منە و منیش خودی ئەو لێرەیە خالق و دروستکەر و یعنی ئەوەی کە بەندەیە و ئەوەی کە دروستکەرە و هەموویە بنەوە بە یەک هەمویانە بنەوە بە یەکشت والحاڵ لە چەند شوێنی تریشا لەم ئینە ئیشارەتی پێیەکە تۆزێک قورسە منیش ئەو کاتی ئەوە نییە ئەوە بە وردی هینیکەم لێرە تۆزێک سەرێت لێ تێپەڕم چیە بووم بە مۆسایە دەبیات گەشتینە اون که گفت آنی مرزت و ام بعض کلمه عربیه باید زور قرص باید مرزت و لم تعود من شدم رنجور او تنها نشد لێرە حەدیسان تأکیدێک هاتەوە لەسەر جملەی پێشتر لێرە حەدیسێکە من ئەوە لەسەری گەڕام بۆی بزانم مەسەلە چی ئەم بەیتە یعنی چی لێرە حەدیسێکە کەسێک باسێکە کە خی گەورە باسی کرد کە بەندەیەکی تەنها بووەوە نازانم چێ نەچوە بۆ سەردانی خی گەورە باسی هەمدەردی خۆی لەگەڵ و بەندەیە کردوڵێ ئەو کاتی ئەو بەتەنیا بوو پێویستی بە هاتنی تۆ بوو من پێویستم پێی بوو تۆ نهاتی بۆ لای من زۆر جوانانی خۆی دیسان خالق و مەخلوق و هەموویە بنەوە بە یەک یعنی یەک دروستکەر هەیە و هەرچێکیش کە لەم جیهانەی ئێمەی بینین هەمووی لەوە یعنی شتێک لە دەروی خۆی نییە شەیتانێک بوونی نییە هەر شتێک هەیە لە ناو خۆیەتی بۆیە یعنی ستۆم کتێبا خوێنیتەوە لە ئەم هینا ناخوێنیتەوە دوژمنایەتیت لەگەڵ هیچ شتێکە نابینی لە کەلامی مەولانایە لە شیعری مەولانایە دوژمنایەتی لەگەڵ هیچ شتێکە نابینی ئەوە نییە بڵێ وەرە تۆ ئەمە بکوژین بە ئەمە لە ناو بەرین ئەمانە باسەریان پەڕێن شتی وایتیان نییە چکەڵ من خۆم هەمووی تۆی هەمووی یەکن اون که گفت آنی مرزتو یعنی ئەڵێ ئەوەی کەوتی من نەخۆش بووم و لەم تعود یعنی نەهاتی بۆلام من شدم رنجور او تنها نشد یعنی والحال من لەگەڵی بووم ئەوەش تا ئێرە اون که بیسمع و بیسیر شده است سی چەند جوان مەولانە ڕێگەیان خاتە ناو بازنێکەوە بەس بزانە چەند جوانە ئەڵێ اون که بیسمع و بیسیر شده است یعنی ئەوەی کە بێ بینین و بێ بیستن بووە یعنی چاو گوێی داخراوە چکە پێم وایە لە دینی شاباس کراوە کەسانێک هەن کە هەڵبەت ئەو کەسانە کە من ئێستا ئیشارەتیان پێگەم مەرج نییە مەسەن من بەسییان کافرەکان بێ مەبەست لێرە ئەڵێ اون که بیسمع و بیسیر شده است در حق اون بنده این هم بیهوده است یعنی ئەو تێناگە لەم شتانە ئەو کەسی کە چاو گوێی بەسراوە زۆر جوانە هاڵێ اون که بیسمع و بیسیر شده است یعنی ئەوەی کە بێگوێ بوو بێ بینین بووە جەبزانە بە باسی شەیەکە ئینسان باوەڕکە جوانترین ڕازگۆترین ئینسان ئەو ئینسانێک کە شتێکی ئاوا بینی یەکسەر شک لە خۆت بکەی لە هەر تەبەقە و لە هەر پلەیەک و لە هەر پۆستێکە و لە هەر ڕوتبەیەک ئابی یەکسەر بڵێ بزانم ئەمە من ناگرێتەوانێ من چاو گوێم بەرامبەر شتانێک نەبەستووە زۆر جوانە زۆر جوان بیادب گفتن سخن با خاص حق دل می براند سیه دارد ورق